دوای ئەوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم ئەو لیژنانەی دیاری کرد بۆ سەردانیکردنی وڵاتان و بەدەستهێنانی پشتیوانی نێودەوڵەتی، چاودێرانی سیاسیش بە پێویستی دەزانن هەوڵەکان چڕتر بکرێتەوە بۆ یەکڕێزی نیشتیمانی تاوەکو پشتیوانی نەوەخۆیش مسۆگەر بکرێت بۆ سەرخستنی پرۆسەکە. من تێگەشتنم وایە کە بارودۆخی ناوخۆ زۆر گرنگترە لە هەلومەرجی نێودەوڵەتی بۆ بە تایبەتیش کە ئێمە هێشتا هیچمان نەکردووە لە هەنگاوەکانی سەرەتادا ناکرێت چاوەڕوانەکانمان لەو ئاستەیە بێت کە چاوەڕێی هەڵوێستی وڵاتانی دنیا بین کاردانەوەکانیان چۆنەوێت بە تایبەتیش کە لە عورفی دیبلۆماسیە ناگونجێ وڵاتێک چاوەڕێەوە پێ بڵە حەزەکەم عێراق تەقسیم بێ لەبەرەوە هەموو کاردانەوەی نێودەوڵەتی هەر بۆ ئاراسێ تەمەن دەڵێ داواکەین عێراقێک پارچە بێ پێکەوە تەفاهم بکەن و گفتوگۆ بکەن بەڵام ئەگەر لەسەر ئەرزی واقعی خۆمان هەنگاوی جدی بنێن بچینە پێشوان پرۆسەی تێپەڕێنین من بۆ خۆم گەشتبینم بەوەی کە دوای ڕاگەیاندنەکەی هەڵوێستی زۆر وڵاتانە گۆڕێت هەنگاوی جدی نەنراوە و کۆمیتێ ڕفراندۆم زۆر کۆمیتێکی سست و زۆر لاوازن بەداخەوە هەم کاتەکە زۆر کورد بوو لە ڕۆژی ڕاگەیاندنی یا دیاریکردنی وادەی ڕفراندۆم بۆ زەم وادەکە وا ڕۆژ بە ڕۆژەوە ئێستا کەمتر لە 2 مانگمەوە بەڵام لە ڕووی کردداریەوە نە کۆمیسیۆن وەنە ئامادەسازیەکی جدی لەلایەن کۆمیتەی باڵای ڕفراندۆمەوە نەکراوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزای کەرکووکیش ئاماژە بەوە دەکات ئەنجامدانی ڕفراندۆم بەبێ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و پارێزای کەرکووک هیچ واتایەکی نابێت هەروەها بە پێویستیشی دەزانێت لیژنەکانی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم کار بۆ کەرکووک و ناوچە دابنراوەکان بکەن و هەنگاوی کردداری بنێن. طبعا ئێمە چاوەڕوان نێولزنە باڵاین کە لە حکوومەتی هەرێم پێش لە سەکرداتی سیاسی کورد برار لەسەردرا لە کاتی خۆیە بێنە شاری کەرکووک و گفتوگۆی ئامادەباشی بکرێت بۆ ئەنجامدانی گشتپرسی لە شاری کەرکووک و ناوچە کوردستانێکۆی دەریمی کوردستان. هەمانگەیەکی هوەری ئەوێ لە بینی با بڵێن کۆمیسیۆنی باڵای گشتپرسی لە هەرێم و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە شاری کەرکووک و ئەو هەوڵانەی کە لە 10 ساڵی ڕابردوو هەنگاوێکی زۆر نراوە لەگەڵ هەموو نەتەوەکان و پارتە سیاسیەکان کە نوێنەرایەتیانەکەن ئەوەی کە گەشتینە بە خاڵی هاوبەش لە توانی بەشدار بین لەم گشتپرسیەوەشی کە جیاواز بین وازام ناگەین بە نەتیجە و حاڵتێکی تەبیعیە یەکێکیش دژایەتی گشتپرسی بکە. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی بەڕێوەچوونی ڕفراندۆم کە بڕیار وایە لە 25 نۆدا بێت چاودێران بە پێویستی دەزانن بژە و گوزەرانی هاوڵاتیان و چینی فەرمانبەران باشتر بکرێت و هەموو هێز و لایەنە سیاسەکان لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ ببنەوە و وەک یەک خاوەنداریەتی بکەن هەروەها ئەنجامدانی ڕفراندۆمیش بۆ سەربەخۆیی کوردستان بێت. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر.